هونەربەندی شێوەکار شارە ڕەشید پێشانگایەکی بەناونیشانی گەڕان بە دوای شونازدا کردەوە کە لە ناو پێشانگاکەدا نزیکی 25 تابلۆ نمایش کرابوون کە سەرجەمی تابلۆکان گەڕانی مرۆڤ بوو بە دوای شوناسی خۆیدا. هونەرمەندی شێوەکار شارە ڕەشید پێشانگەیەکی شێوەکاری بەناونیشانی گەڕان بە دوای شونازدا کردەوە. شێوەکار شارە لەم پێشانگایەدا 25 تابلۆی جۆرا و جۆر نمایش کرابوون کە سەرجەمیان گزارش بوون لە گەڕانی مرۆڤ بە دوای شوناسیدا بە تایبەتی لە بارودۆخە سەخت و ئاڵۆزەکاندا. تابلۆکانیش بە چەند کەرەستەیەکی جیاواز نەخشێنرابوون. پێشانگاکە 25 تابلۆ لە خۆ ئەگرێ. ئەم 25 تابلۆیە بە ناوی گەڕان بە دوای شونازدا پێشکەشم کردوون بە تەکنیکی جیاواز و زیاتر مەکس میدیان بەکارهێناوە و دوجاریش کەڤەرینی هەنێک لە تابلۆکان کراوە. مەوادی جیاوازم بەکارهێناوە بۆ سەر ڕووکەشێک کە پێشوەخت ئامادە کراوە بە مەوادی جیاواز و چەند لایەرێکم داناوە تا چەند فۆرمێکمان وێنا کردووە. ئەم فۆرمانە هەریەکەیان لە بارودۆخێکی جیاوازە ئەبینرێن کە گزارش لەو بارودۆخانەکەن کە مرۆڤ تووشی ئەبێتەوە یا ئەو مرۆڤانەیە ئەو بوونەوەرانەی کە لە دایگەبن لە دوای جەنگ، لە دوای نەهامەتی، لە دوای مۆدێرنە، لە دوای عەولەمە، لە دوای شتگەرایی چەند دۆخێکی جیاوازیان ئەبێ و لە دیدی من هەریەکەیان دۆخێکی هەیە و هەر بوونەوەرێک یان هەر فۆرمێک حاڵەتێکی جیاوازی هەیە.